شاری وان گەوهەرێکی جوان لە باکووری کوردستان پڕە لە جم و جۆڵ و ژیان بە تایبەتی بەهار و هاوینان کە دەبێتە مەنزڵگەی گەشتیاران. جگە لە شوێنە گەشتیاریەکانی ناوشار هەندێ ناوچەی تایبەت هەن کە کەمتر بینراون. یەک لەوانە ناوچەی موکس و گوندەکانی دەوروبەریەتی. بەردەوام بەفر بەسەر چیا و ڕێگاوبانەکەیەتی و لە هەر وەرزێکی ساڵ بیت هەوایەکی ئێجگار فێنکی هەیە. تایبەتمەندی موکس بۆ ڕووبارەیەتی کە لە ئەشکەوتی سەرکانی سەرچاوە دەگرێت. بە نێو ناوچە و گوندەکاندا دەرباز دەبێت و دەچێتە ناو ئاوی بۆتان. شاعری بەناوبانگی خەڵکی موکس فەقێ تەیران شعری ئەی ئاو و ئاوی بۆ چەمی موکس کوتووە. ئەی ئاو و ئاو ماتوو بە عشق و موهبەتێ موجو پێلان داوێ بەلاف بێسەکنە و بێراحەتێ. فەقێ تەیران لە گوندی وەرەزووز لە 10 کیلۆمەتری موکس بە خاک سپێردرا و ساڵانە هەزاران کەس سەردانی گۆڕەکەی دەکەن. فەقە سەیاحە گەڕودەیە و شوە جزیرێ دیگەل مەلای جزەیری هەمدەمیە ویە دیگەل وی نازیرەژی کردنە شعرێ وی هەنە ئەبەرێ مدەهەک لوێمە پێشوی دەربازێ تفلیسێ بیە فلان ژوێ وێجە هاتیە گوندەکێ گرێدای هیزانا بلیسێ شان دیس بێژنێ گوندەکی بەروی چیای هانکێدانە مدەهەکی ژی لوێمەیە مەدرسەی ئاوا کردیە لوێ مثلا مرۆڤ تەماشێ شعرێ فەقی دکەتن فلان ئێبەرێت کە بچەی دینداری بچەیجی وەلات پارێزی مثلا بکەلها دمدم رەخنەیەکە ئێبەرێت دەکردن یانی بچەی وەلات پارێزی هەیە تێدا بچەیجی دینداری هەیە و عشق هەیە و پێ سەر بلندین پێ وەرین وان ساڵی باشی مهرەجانی وی تێنە سازکردن تێنە ئاواکردن. ای فقیه عالم مزن وان هلبست قیمت وزن همه ستران و آوازن هم دبیجین هردم فقط 400 سال اثر زمانی دیگل ملا احمد خانی شان شرف و مپردانی منتدارن هردم فقط ناویته فقی طیران توی دیگل طیر و تیران پرد زاناش بوده حیران مانه هردم فقط. سروشت و کەشوهەوای گونجاوی موکس وای کردووە پیشەی زۆرینەی خەڵک ئاژەڵداری و هەنگەوانی بێت. ڕەشید محەممەد 43 ساڵە هەنگەوانە. پار 700 کیلۆی بەرهەم هێناوە و ئەمساڵ چاوی لە 1 تۆنە. هەنگوێنە تایبەتەکەی ئێرە کیلۆیەک بە 35 دۆلارە. میکسامە تو زانن هەموو چیانە هەموو چیچەکە هنگبینێ مە گەلێ خۆشە yani hekbînê me hat temizê paş tê jê vestana me dirêj e lê yalnız piştî wî hekbînekî zeh spayî tê em şekil jî nadenê hekbînê miksê gelek rinde gelek spehiye yekî tabekî hekbînê derve neyteliye lê yalnız hekbînê miksê gelek spehiye imkan çêbîne û Stenbolê û Borsayê û İzmîrê û Enqereyê telefonê diçînem qargoyê û wana birê digen gelek memnûnin. ژمارەی دانیشتوانی موکس 6,000 کەسە و ئێواران خەڵک بەدەم ڕووبارەکەی سەرێکانی بە دوور لە ژاوەژاوی ئۆتۆمبیل بەدەم چاخواردنەوە گفتوگۆی ڕۆژ دەکەن. مکس مینتە بەخشێکی جنەت هەیە هێشینە ئاوە هەمە دەرێدا وادی ئاو تێتن داری وی زەحفن شنۆیە وی زەحفە ملەتێ وانەیە دەرڤە
نوان باتونان رحیوان ایدی راشته به نکارم بهنوان تچه بجن هم بچنه گهنم مکسی بهنا مدر کرده چه هم دفچه مانگرن وان سالان ایدی ملت جی بیا عادت ایدی توریسم جی هیدو دست بکریه موکس 110 کیلومتر لەوان دوورە. سروشتی جوان و ئارامی ئەم ناوچەیە شوێنێکی گونجاوە بۆ پشووی جەستە و ڕۆح. دڵنیا ڕەحمان، ڕوودا و موکس.